ئاسایشی ئاو یەکێکە لە بابەتە هەر هەستیارەکان ئێستا لە جیهاندا. وڵاتان بە پلانێکی تۆکمەوە دەیانەوێت ڕوبەڕووی هەموو ئەو قەیرانی وشکە ساڵی و کەمی بارانبارین ببنەوە لە جیهاندا. دەمەوێت لەم بەرنامەیەدا باز لە پرۆژەیەکی گرنگی استراتیژی حکوومەتی هەرێمی کوردستان بکەم کە بۆ پاراستنی ئاسایشی ئاوە لە هەرێمی کوردستان. ئێستا کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان سەرنجێکی زۆری خستۆتە سار سێکتەرەکانی کشتوکاڵی و پیشەسازی کە ئەماش پێویستێکی زۆری بە ئاو هەیە. لە هەمان کادا دروستکردنی پۆندەکان لە هەرێمی کوردستان ئێستا بە شێوەیەکی خێرا و زۆر بەباشی کاری تێدا دەکرێت. ئەگەر بە دادایەکی دروست باسی ئەو پۆندانە بکەم کە لە هەرێمی کوردستاندا هەیە 180 پۆند دروست کراوە. تەنها لە کابینەی نوێمدا 41 پۆند دروست کراوە و کاری لەسەر دەکرێت. بەشێکی زۆریش لەو پۆندانە تەواو کراوە. هەر ئەوەش نییە، ئێستا بە تێچوێکی کەمتر پۆندەکان لە هەرێمی کوردستان دروست دەکرێت. بەنمونە ئەگەر لە ساڵانی ڕابردوو تێچووی 1 پۆند 1 ملیار و 600 میلیۆن دینار بێت، ئێستا بە نزیکەی 700 میلیۆن دینار ئەو پۆندانە تەواو دەکرێت. دەمەوێت لە بوژانەوەی ئەم جارەدا بە دوواداچوون بۆ ئەم بابەتە بکەم. ژمارەی پۆندەکان لە هەرێمی کوردستان 180 پۆند، ڕوبەری 479,364 دۆنم، توانای گلدانەوە 22 میلیۆن و 613 هزار متر سێجا، تێچوو 28 ملیار و 788 میلیۆن دینار. لە کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان سەرنجێکی گەورە خراوەتە سەر کشتوکاڵ و پیشەسازی و ئاو. لەو چوارچێوەیەدا پاراستن و کۆکردنەوەی ئاو بەدەیان پرۆژەی استراتیژی و جدی جێبەجێ کراون. دروستکردنی پۆند و بەنداو لە بەرنامەی کابینەی نوێم دانراوە و هەر لەم 3 ساڵەی ڕابردوودا کار بە جێبەجێکردنیان کراوە. پۆند گرنگیەکی زۆری بۆ پاراستنی ئاو دواتر بەکاربردنەوەی بۆ بەکارهێنانی کاری کشتوکاڵ هەیە. ئەمە بە دەرلەوەی کە هۆکارە بۆ گەشەسەنی کارتی گەشتیاری، جوانی جوگرافی، پاراستنی هاوڵاتیان لە لافا و زیادکردنی ئاوی ژێرزەوی. ئەگە تەوەجه بکەیت لە تەمەنی هەمووی حکوومەتی هەرێمی کوردستانە 120 پۆندێک دروست کراوە. بەڵام کابینەی نوێی حکوومەتی هەرێمی کوردستان تەنیا لەم ساڵ ئێمە تقریباً موافقاتی 41 پۆندمان وەرگرتووە. لەم 41 پۆندە زۆربەی زۆریان کەوتونەتە جێبەجێکردن و ئیشیان کردو. ئێوە چون بینیوتان هەندێکیان لە مەرحەلەی تەندەرینگ و گرێبەستکردن و ئەوانن، هەندێکیان ئەسڵی ئەعلانیش کراون. ئەمە دەستکەوتێکی زۆر گەورەیە و بەڵێ حکوومەتی هەرێمی کوردستان بایەخێکی تایبەتی بۆ کەرتی ئاو هەیە و لە ناویش بۆ پۆندەکان لەبەر ئەو سوودانەی کە باسم کرد. لە ڕۆی سنووری جوگرافی هەرێمی کوردستانەوە یعنی توانیوتانە هاوسەنگێک ڕابگرن بەبێ پارێزگاکان یا خۆت بە جۆرێکی تر بڵێم کام ناوچەیە زۆر پێویستی زیاتر بە پۆندە کارتان زیاتر لەسەر ئەوە کردووە؟ خۆی دروستکردنی پۆندەکان ینی پێویستی بە هەندێک هەلومەرجی زانستی هەیە. بۆ نمونە تۆپۆگرافیای ناوچەکە، پێگاتەی جیۆلۆجی ناوچەکە، هەروەها دیراسەی هایدرۆلۆجی ناوچەکە لە ڕووی ئاو دابارین و بەفر و سەرچاوە ئاویەکانەوە کە لەم ناوچانە هەیە. جگە لەوەش ئێمە چەند پێوەرێکی نوێمان داناوە بۆ بابەتی پۆندەکان. ئەویش سوودی پۆندەکان و ژمارەی ئەو خێزانانەی کە سوود لەو پۆندە وەرەگیرێ کە دروست دەکرێت ڕوبەری ئەو زەویە کشتوکاڵیەی کە سوود لەو زەویە وەرەگیرێ. لەسەر هەمووی ئەم ئەساسانە قەرارە درێ کام پۆند لە چه شوێنێک دروست بکرێت. دەتوانین بڵێن ئێستا بەشێک لەو پۆندانە تەواو بووە، خەڵک سوودی لێ وەرگرتووە یا ماوە بۆ ساڵانی داتوە؟ هەندێک لەو پۆندانە تەبعاً ئێوە چوون و بینیوتانە ئیشکردن لە ناویانە دەستی پێکردووە. هەندێکیان مەراحلی زۆر باشیان بڕیوە. پۆندیشمان هەیە کە تەواو بووە کە لەوانەیە لەم چەند ڕۆژەی داهاتوو ئیسلامی بکەین، ئیسلامی بەرایی بکەین، ڕادەستکردنی بەرایی بۆ بکەین کە تەواو بۆ پۆندەکە. هەندێکیش لەو پۆندانەی کە پێشتر دەستیان پێکرابوو بەڵام تەواو نەکرابوون لەبەر دۆخی دارایی و لەبەر شەڕی داعش و ئەوانە، دیسان ئەوانەش دەستیان پێکراوەتەوە، هەندێکیان ئیشیان تێدا دەکەین بۆی تەواویان بکەین. ئەمە بەردەوام دەبێت یاخود بۆ ماوەیەکی دیاریکرا و کۆمەڵە گرێبەستان کردووە و تەواوی تر چۆنڵی؟ نەخێر، ئێمە وەکو کابینەی نوێی حکوومەتی هەرێمی کوردستان پلانمان هەیە ساڵانە ژمارەیەکی ینی ئەوەی کە چونکە حکوومەت لە دۆخێکی دارایی سەختایە، لەو دۆخە سەختە داراییەشدا حکوومەت
کەرتی ئاوی بیر نەکردووە بە تایبەتی پۆندەکان بۆیە ساڵانە پلانمان ئەوەیە کە ساڵانە ژمارەیەکی دیاریکرا و پۆند دروستکەین و ساڵ دوای ساڵیش ئەو ژمارە زیاد بکەین بۆی زۆرترین خەڵک سوودمەند بێت یعنی ئێمە گوندی وا هەیە تەنها چەند ماڵێکە بەڵام پۆندێکمان بۆیان دروست کردووە کە کولفەکەی تقریباً 700 میلیۆن دینارە ئەمە گرنگیدانی حکوومەتی هەرێمی کوردستانە بەو چەند ماڵەی لەو گوندە دوورە دەستە کە هەیە بۆی هاوکاریان بین و ئێمە خزمەتیان بکەین لە ڕووی چاودێریکردنەوە ینی بۆ ئەوەی کامە هەندێک لەو پۆندانە بەشێکی زۆریان کەرتی تایبەت جێبەجێ دەکات گرێبەستە چۆن چاودێری دەکەن لە ڕێی تیمی شارەزاوەیە ینی بۆی کە هەم لە کاتی خۆیان تاوا بێ هەمیش ئەو پێکاتەوە ستانداردانێکی ئەو بۆتانداناون ئەوانە جێبەجێ بکەن. طبعاً هەر پۆندێک کە دروست دەکرێت لە ژێر چاودێری تیمێکی شارەزا لە ئەندازیاران و جیۆلۆجیانی ئێمە دەبێت و بە گوێرەی پێوەرەکان و بە گوێرەی ستاندەرە ئەندازەی و ژینگەییەکان دروست دەکرێن و ینی بێگومان کە موکڕی هەرە بێت لە ئیشە لە هەموو ئیشێک بە تایبەتی ئەزمونێکی نوێ کە بۆ ئێمە ئەم هەموو پۆندە بەجارێکە شتێکی نوێیە بێگومانم لەوەی کە هەموو شتێکی نوێ بۆ خۆشی کێشەیە بێ و کەم و کوڕی ئەبێت بەڵام لەگەڵەوەشە تا ئێستا کاروبارەکان زۆر بەباشی بەڕێوەچن ئەوەی دەمێنێتەوە ینی پێویستە خەڵکیش هاوکارمان بێ زۆر جار کێشەمان بۆ دروستە بێ بە تایبەتی لە زەوی و خاوەنی زەویەکان و کێشەی کۆمەڵایەتی ناو گوندەکان و ئەوانە هەندێک جار کێشەمان بۆ دروستەکە کە ئێمە گەشتبینین بەوەی خەڵکی ئێمەش زۆر هاوکارەوە تێگەشتنیان هەیە بۆ ئەوی کاراسانکاری بۆ ئێمە و بۆ خۆشیان بکەن. دروستکردنی پۆند لە کابینەی نوێم چولی 1 پۆند قۆناغی یەکەم 23 پۆند بە 13 ملیار دینار قۆناغی دووەم دروستکردنی 14 پۆند پارێزگای هەولێر قۆناغی سێەم 4 پۆند دیراسە کراوە. ئەوەی تایبەتە بە شێوازی دروستکردنی پۆندەکان سەرجەم کارەکانی لەلایەن ستافی ناوخۆیی کۆمپانیاکانەوە ئەنجام دەدرێت. یەکێک لە پرۆژەکان بەسەر دەکەینەوە کە زیاتر لە 180 کارەکانی تەواو کراوە کە لە ڕێگەی ئەندازیارێکەوە زیاتر باسی شێوازی دروستکردنی پۆندەکانمان بۆ دەکات. لە ڕووی ئەندازیاریەوە چۆن پۆندێک دروست دەکرێت؟ لە ڕووی ئەندازیاریەوە پێویستمان بە لاشەی پۆند هەیە وەک سپیڵوەیش هەیە زایدەن دوو بەشی ئیلێت و ئاوتلێتمان هەیە بڵێم ئەپستریم و داونستریممان هەیە ئەپستریمەکە لەوێ ئەومان هەیە لە ناو ئەپستریمەکە منهۆڵمان هەیە لە خواروش لە درێن بڵێن لە داونستریمەکە درێن ئاوتمان هەیە ئەپستریمەکە بۆ چییە ئەو منهۆڵەکەی ناو ئەپستریمەکە بۆ کاتێک کە ئەو بڵێن گەیشتە ئاستی خۆی ئەو لێڤڵێکی بۆ دانراوە بەپێی دیزاین لێوە ئەو دەرەچێت بۆ لە درێن ئاوتەکە دێتەوە دەرەوە ئەوە کاتێک کە ئەو بەردراوە ینی لە پێویستی ئەوەکە زیادی کرد ینی پێویست بوو کە بەربێتەوە هەم لە سپیڵەوەکەەوە دێ کە گەیشتە سپیڵەوەکە ئەنی پێویست بوو بەربێتەوە بۆ ناو جۆگە بۆ ناو بەستی شەرقەیە کوێە بۆ شوێنە دەڕوا دەبینین کۆمەڵە بەردووشت هەیە بەرزکراوەتەوە وەکو ڕاگرێک ئەم بەردانە بۆچی بەکاردێنێ؟ ئەو بەردانە دوو جۆر بەردمانەیە بەردێکیان بێدینگ ماتریاڵی پێ دەڵێن ئەو بەردە بچووکەیە بە کوردی پێ دەڵێن سەرەبەرد لای خۆمان و بەردە گەورەکەشمان هەیە ڕیپراپ ئەو بۆیە کە ئەو ئاوا کە لەسەرەوە دێ لای ئەپستریم لە لاشەی پۆندەکەدا نەبێتەوەی توانەوەی ئەو پۆندە و بتەقێ یعنی ئەو بەرگری لێکە وەکو بەرگێک وایە وەکو چینێکی بەرگری وایە. وەکو ئەندازیارێک تا چەند پەیڕەوی ستانداردەکانتان کردووە بۆ دروستکردنی پۆندەکان؟ ئێمە بپی دیزاین کە لە بەڕێوەبەراتی ئاودێری هەولێر کراوە دیزاین کراوە ئاخیر ئیلێڤیشن 527 ئێمە دوو تەبەق تێکەڵم ماوە بگەین بەو ئیلێڤیشنە و سپێڵوەیەکەشمان هەیە ئەو 2 مەتر لە ئاستی و پۆندەوە نزمترە ئەوی شەر بەو دیزانە دەڕۆین ببینە لەوێ ئەو گردەمان بە شێوەک بڕیوە بۆ ئەوی سپێ ڕۆژ بەهۆی باران ئەو
گڵ و قڕولی تاوان نێتە ناو سپلوەکە و نەبێتە ڕێگریەک کە دوای ئاسیاوەکە بەرزکاتەوە بەسەر پۆندەکەدا بێتە خوارەوە. ئێوە لایەنێکی کەرتی تایبەتن بۆ جێبەجێکردنی ئەم پرۆژەیە. چاودێریەکانی حکومت چۆنە؟ ینی چاودێری ئەم پرۆژانە دەکات لە نزیکەوە وردەبینێ کار هەیە ڕەفزکرابێ لەلایەن حکومەتەوە؟ کارمەندانی دایرە کە دێن ڕاستی بەڕۆبراتی بەپێی پێویست کە ئێمە ئاگاداریان دەکەین و بنمونە ئەگەر تەبەقەیەک تێ بکەین هەرچینێک تێ بکەین ئێمە ئەوان ئاگادار دەکەنەوە کە بێن فەحز وەرگرن لەخوا بەزات بێ بە چاودێرێکی زۆر باش چاودێری پرۆژەکانمان کرد و زۆر بە ڕکپێشی هێناویانە. ئەم پۆندانە دەتوانن لە ئایندێکی نزیکا سوودیان لێ وەربگیرێ؟ ڕاستی ئەو پۆندا ئێستا نزیکی 7,000 دۆنم بەراو دەکات. ئەوە شتێکی دڵخۆشکەرە بۆ دانیشتوانی ئەم گوندانەی دەوروبەر. ینی هەم بۆ مەڕووماڵات هەم بۆ کشت و کاڵ هەتا بۆ سامانی بڵین وەکو ماسی و شت ینی دەتوانێت سوودی لێ وەرگیرێت. پۆندەکانی پارێزگای هەولێر 36 پۆند قەبارەی ئاوی کۆکراوە 4,714,000 مەتر سێجا ڕووبەری ئاودراو 3,598 دۆنم تێچووی پۆند 13 ملیار و 129 ملیۆن دینار پۆندی تەواو بوو 18 پۆند پۆندی کار لەسەرکراو 17 پۆند. دانیشتوانی یەکێک لە گوندەکانی سنووری پارێزگای هەولێر هەموو ڕۆژ سەردانی پۆندەکە دەکەن و بە پەرۆشن بۆ ئەوەی بەزووی تەواو بێت دەتوانن بەکاری بهێنن بۆ کاری کشتتوکاڵی و هیچ ترسێکیان لە وشکە ساڵی نەبێت. مام هێمن ئێوە وەکو دانیشتوانی ئەم گوندانە چ کێشەیەکتانە بوو لە ساڵانی ڕابردووە گرفتی کەم ئاویتان هەبوو؟ چەند سارە پار و ئەو لەو 4-5 سارە لەو بێ ئاویەی بەرێ ئاوکمە لۆ مەڕ و مارات و ئەوەی ئاومان کمە بەرێ بیرەکانیشمان ئاوی زۆر کمە یەک لە بەستی شەرقە یەک بیرمان هەیە کە لۆ ئەو گوندی دێ. ئەی خۆتان بیرتان لێ نەداوە؟ با بیرمان لێداوە با ئەوەی ناوی چییە؟ بە پایلی لێماندا ئەمە 210 مەترم لێدا ئاوی نییە کنەمە ئاوی نییە ئینتیوازی شەر ئاوی نییە چەند ماندیز ئەوێ سارێ هاتن ئەوەیان کرد فاسییان کرد و ئاوی نییە بەس بیری حەفارایی ئەو دەوکەندەی لە گوندی. چەند ماڵی تێدا ئەم گوندانە؟ 56 مار 50 مار زیاتر سەرقاڵی چینەوە؟ وەڵی مەڕ و مارات و دەغر و دان و ئەو شتانە. پێویستی بە ئاوی زۆرەوە؟ ئەرێ وەڵە پێویستی بە ئاوی زۆرە. بەسە ئێستا دەبینین ئەو پۆندانە دروست کراوە حکومەت هێرێمی کوردستان دەکە ئەمە چه سوودێکی هەیە بۆیەوە؟ پڕان سوودی چێس بێنێ و بەنداوە کە مەڕ و مارات و ئەوە کە لێ ئاوەدەی و بەتانچی لۆ گوندی دەبین و بەنداوە لۆ ئەو شتانە گەلە چاکە لۆ بەتانکەریش کە لەو گوندانە دەهاتن لێیان دەبێت. ئێستا ئێوە وەکو جوتیارە وەکو ئەو دانیشتوی ئەو گوندانە ئەم پۆندانەی کە حکومەت هێرێمی کوردستان دروستەکە سوودتان لێ بینیوە؟ بەێ ئەو بەنداوە ئەرێ وەڵە سوودی لێ دەوەسمێنێ کە پڕبی دەتانی مڕەشەی دانی لێوانە ئەو ئاردانە شەمی بەم ڕەشەی بکەیت کو ئیسیفادەی. پرۆژەی لەو شێوە دروستکردنی پۆن تا چەند گرنگە بۆ گوندەکان؟ قوربان ئەو پرۆژانە لا ئێمە بەنداویان پێ دەدرێت وابزانم لە وەچکەش پۆن توشتویان پێ دەدرێت. ئەم بەنداوانە زۆر گرنگن خاستن لە کوردستان مەترسی ئیشکە ساڵی دەتوانین بڵین بە تەواوی دەڕێوێنێتەوە لەسەر ناوچەکانمان. ئەو ئاوگلدانەوەیە هەم ئاوی سەرزەویە هەم ئاوی ژێرزەوی زیاد دەکات. سوودیان گەلێگەلە زۆرە بۆ مەنتیقانە لە ئیشکە ساڵیدا دەتوانی بە تەواوی پشتی پێ ببەست دەتوانی بە تەنکەرە ئاوی لێ بشێشی دەتوانی حیوان وشتی لێ ئاو بدەیت دەتوانی ئیسفادەی تری دەغڵودان و زراعەت و شتیوای لێ بکەیت. ئەوجا زۆر گرنگن ئەو بەنداوان ئەگەر حکوومەتی هەرێم بتوانێت هەر پێنج گوندێک بەنداوێکی ئاوای لە دروستکە ئەوە بە هەموو شێوەیەک مەترسی ئیشکە ساڵی لەسەر ئەو ناوچانە کوردستان دەڕەوێتەوە. دەوترێت ئاو گرنگێکی زۆری هەیە بۆ گوندەکان لەبەرەوەی ئەوان هەم زراعەت دەکەن هەم ئاژەڵدارن هەم لەسەر ئەوانە چۆن وا بکەین لە ڕێگای دروستکردنی ئەم پۆندانەوە زراعەتیش زیاد بکەین و ژماری سەر ئاژەڵەکانیشمان زیاد بکەین. بەڵێ بەبوونی ئەو بەنداوانە دەتوانین ئاژەڵی زیاتر بخێوکەین دەتوانین زراعەتی زیاتر بکەین. بەڵام لەو گرنگتر چۆن بتوانین ئێمە ئەو ئاوە ئیسفادە لێ بکەین
زۆر کەسمان هەیە تا ئێستا ناتوانێت ئیسفادە لەو ئاوە بکات سوودی لێ ببینێ نازانە قەدری و ئاوە بگرێ نازانە ڕێزی و ئاوە بگرێ ئێمەگە سیرکەین ئێمە میلەتی کورد میلەتێکی موسڵمانین سیرکەین خوای گەورە لە قورئاندا دەفەرمی و ئەنزەلنا من السەماء ماء مبارەکە شتێک کە لە لای خوای پەروەردگارەوە هاتووە دابەزێنراوە و خوای پەروەردگار ناوی لێناوە مبارەک دەبێ ئەو مبارەکە ڕێزی بگرێ ڕێزی بژیرێ و قەدری بژیرێ و حورمەتی بگرێ ئەو ئینسانە سیرکە لە شارەکان زیڕیان دێ لە بێ ئاوی لە توێنێتی گوندەکان خاستن کە ساڵێکی وەکو پار و پێرار کە ئیشکە ساڵی ڕوویدا لە کوردستاندا ببینن ئینسانەکان حورمەتی و ئاوایان نەگر ڕێزی و ئاوایان نەگر قەدری و ئاوایان نەگر خوای پەروەردگار و نیعمەتانە لێستاندینەوە هیوادارین هاوڵاتیان هەر کەسە و لە لای خۆیەوە حورمەتی و ئاوە بگرێ ڕێزی و ئاوە بگرێ قەدری و ئاوە بگرێ بۆی خوای پەروەردگار ئەو نیعمەتی خۆی زیاتر کا بەسەرمان پۆندەکانی پارێزگای سلێمانی 12 پۆند قەبارەی ئاوی کۆگەکرا و 1,677,000 مەتر سێجا ڕووبەری ئاودرا و 676 دۆنم تێچوونی دروستکردن 9 ملیار و 749 ملیۆن دینار وەک هەنگاوی یەکەم ئەنجومەنی وەزیران ڕەزامەندیدا لەسەر دروستکردنی 23 پۆند بە 13 ملیار دینار لە سەرانسەری هەرێمی کوردستان کە زۆربیان لە پرۆسەی جێبەجێکردندان و هەندێکیشیان دراونەتە کۆمپانیا و لەبەر بارانبارین دەستیان پێ نەکراوە هەر ئەوەش نییە بەڵکو ڕۆژانە لە ڕێگای تیمی شارەزاوە چاودێریەکی وردی پۆندەکان دەکرێت بۆ ئەوەی سەرجەم کارەکان لە کاتی دیاریکراوی خۆی بەبێ کێشە تەواو بکرێت. وەکو کەسێکی فەنی تەکنیکی پۆند چۆن دروست دەکرێت؟ بەڵێ شێوەی دروستکردنی پۆند بەکار دەکرێتن وتمان دەست دەکرێت بەکار بەزێت دەست نیشانکردنی ئەو جێگایە کە شیاوە بە پۆندی ئایا ئەو خاکە ئەو جێ شتیاوە لەوە دروستکردنی پۆندەکە دێن پێششی وەکو بنە ئەندازیاران و هەروەها ئەوانی شارەزان لەو وشە زێگاکە دەستنیشان دەکەن هەڵەسن بە ڕێکخستنی ئەردەکە ئەو زێکە پۆندەکەی دروست دەکرێتن چیەکەن ڕاستی دەکەنەوە پاشی هەمێ قۆلی دەکەن وەکو ئەساسێک قۆلی دەکەن وەکو ترێژ دایدەمێن و لێوێن درێ دەستنیشانی دەکەن هەتا دەگاتە ئەو حەدەی کە ئەردەکە تونند و تۆر بیتی ئامادە بکرێتنە بۆ کە ئامادە کرا دوای دەرچوونی لە مختبەر فەحز دەکرێت جێیەکەی بزانێ ئایا شیاوە تەواوە دەرەجەکەی تەواوە تەواویە پاشی ئەو مەرحەلە لەو لە ئەپستریم داوستریم دەکات لە دیوی پێشی و دیوی پاشی نقطە تەحدید دەکرێت لەبۆ ئەوەیە کە بزانی ئەوێن دەریش عینی شت شیاوەیان نا پاشی چ دەکەن هەڵەسن ئەو تەبەقەی کە ئامادە بوو ترێژەکە بەرێ ناوەڕاستی پۆندەکە لە ئەساسەوە هێشتا پۆند نەکرایە چی دەکەن مەوادی لێور دەکەن ئامادەی دەکەن بەسەر تەبەقەشی تا دەگەینە ئاسیبی کە ئەوە کرا تەواو بوو زە پاشی ئەوە دەست دەکرێت بە کارەکە بە دروستکردنی تەبان پاشی بۆ ڕووی شتووادا ئامادە دەکرێت دەست دەکرێت بە دروستکردنی هەیکەلەکەی هەیکەلی پۆندەکەی کە دروست دەکە دانێنە زە بە تەبەقات دەست پێ دەکەنێ بە تەبەقات ئەوە لەگەڵی دەڕوا بەرێ شێوازی سەرپەرشتیکردن ئایا لەلایەن کەسانی اختصاص و تەکنیکێکی باشە ینی چاودێریەوە دەکەن ئێوە دەیدەن بە کەرتی تایبەت کەم پۆندانە دروستکات بەڵێ ئەمە دەیدەین هەندێک جار وەخت خۆی تەفیز و باشتر دەکەرە ئێستا دەیدەین بە کەرتی تکە بەش کۆمپانیاکان بەس لە عینی وەخت خۆمان سەرپەرشتی دەکەین سەرپەرشتەکەی دەبی بە دووادارچوونەوەی لەگەڵەکەین ڕۆژانە بە پێویست نییە دەبێت دەبێت تابعای بکەس کە من نازانم ئەوە لێرە ئیش دەکەن چ مادەیەش تێ دەکات چ ناوعەتە خۆرەشی لەوانەیە نەشێتن لەبە دروستکردنی پۆندەکەی ئەوە لێرەی دەکەن مەسەر ڕۆژانەش مەسەلەن کە تەبەقات تەواو بوو جەماعەتی تاقیگە دێن بۆ فەحسەکەی ماوەی دروستکردنی پۆندێک چەندی پێدەچێت ماوەی دروستکردنی پۆندی کە دەیکاخە بەژێرەی پۆند دەگۆڕێ بتمان پۆندی گەورگەیستی تقریبا ساڵێک کە ساڵێک کەمترا ئاوایە مۆ دەکەین. پۆندەکانی پارێزگای دهۆک 58 پۆند قەبارەی ئاوی کۆگەکرا و 13 ملیۆن و 350,000 مەتر سێجا ڕووبەری ئاودرا و 4,746 دۆنم
تێچوونی دروستکردن 28 ملیار و 218 میلیۆن دینار. لە ڕێگەی راپۆرتی تایبەت سەبارەت بە هەموو مەترسیەکانی ئاسایشی ئاو، ئەنجومەنی وەزیران ڕەزامەندی لەسەر دروستکردنی 14 پۆند لە دەوروبەری هەولێری پایتەختدا تا بەدوور بێت لە دروستبوونی لافا و هەروەها ئاوی ژێرزەوی و سەرچاوە ئاویەکان. بۆیە بە بڕوای کەسانی شارەزا ئەگەر بەم شێوەیە ئێستا کار لەسەر ئەم پۆندانە بکرێت، ئەوە هەرێمی کوردستان پارێزراو دەبێت لە هەموو مەترسیەکی وشکە ساڵی. تایبەت بە دروستکردنی پۆنت لە گوندەکان لە هەرێمی کوردستان، تەنان لە شارەکانیش لە دەوروبەری شارەکان، ئایامە پێویستە بەردەوام بێ یاخود تەنها چۆنڵی چەندانەیەک بکرێت و وازی لێ بهێنرێت؟ پێم باشە پلانێکی استراتیجی کورتخایەن و دوورخایەن بکرێ بۆ دروستکردنی پۆنت، چکە دروستکردنی پۆنت من یەک لەوانم کە پێم باشە بەنداوی بچووک دروستکرێ، نەک بەنداوی گەورە. بەنداوی گەورە یەکەم شت سوودی لۆ ناوچەیەکی دیاریکراو دەبێتن بەدەر لە ناوچەکانی تر، بەڵام پۆنت لە باتی بەنداوێکی گەورە دروستکەین، 5-6 پۆنت دروست بکەین لە شوێنی جیا خزمەتەکی زۆر بە هاوڵاتیان دەگەینی و خزمەتەکی زۆر بە خاچیش دەگەینیتن، و ئیمکانیەتی دیزاینی و پلاندانان و بگرە هەتا دروستکردنیشی لە کوردستان هەیە، پێویستمان بە هیچ ئەوەیەکی دەرەچی نابێت. دکتۆری بەڕێز، ئەوەی کە تایبەتە بە هەرێمی کوردستان بیریمان لە ساڵانی ڕابردووە دەیانوت وشکە ساڵی هەیە، ڕێژەی بارانبارین کەم بووە و لە هەمان کاتە ئاوی ژەرزەوی مەترسی لەسەر ئێستا دەبینین هەوڵەکانی حکوومەتی هەرێمی کوردستان بۆ دروستکردنی بەنداو و ئەم پۆندانە ئایا وا دەکات کە ئاسایشی ئاو لە هەرێمی کوردستاندا پارێزراو بێت؟ ئێمە بە شێوەیەکی گشتی وەزعمان باشە لە بابەت سامانی ئاو، بەڵام پێویستیشە ئەمە سامانی ئاو بپارێزین. طبعاً ئاسایشی ئاو زۆر گرنگە. ئاسایشی ئاو ممکنە زۆر جار باسمان کردیە زۆر تەأسیر لە ئاسایشی خۆراک دەکا و تەأسیر لە ژیانی ڕۆژانەی هەر هاوڵاتیەک و هەر دەستگایەکی فەرمی یانیش هەر وڵاتێک. ئاسایشی ئاو پاراستنی زۆر زەرورە، لەبەر ئەوە ئەبێ ئەمە ئاگادار بین. هەرچەندە ئێمە گرفتی کەمی ئاومان نییە، بەڵام دەبی حساب لە بۆ داهاتوش بکەین، لۆنەوەی داهاتوو بکەین لە بۆ تەغذیەی ئاوی ژێرزەوی کە ئێستا کاریگەریەکی زۆری بووە. ئاوی ژێرزەوی لە کوردستان دابەزیوە و ئەو گڵدانەوەی ئاو دەبتە هۆیەک بۆ ڕیچارجی یا واتە دەوڵەمەندکردنی ئاوی ژێرزەوی لەلایەکی تریش ئەو ئاوە بەکاردێنە بۆ ئاودێری، بۆ خواردنەوە، بۆ هەموو مەبەستێکی ژیان و زۆریش کاریگەرە لەسەر ئاسایشی خۆراک لە وڵاتمان. ئەو پۆندانەی بۆ دروستکردن پێشنیار کراون 23 پۆند، ڕووبەری 2138 دۆنم، توانای هەڵگرتن 4,492,734 مەتر سێجا، جوتیاری سوودمەند 389 جوتیار، تێچوو 14 ملیار و 167 میلیۆن دینار. ئێستا حکوومەتی هەرێمی کوردستان زۆر بەدسڕی کار لەسەر ئاسایشی ئاو دەکات. جگە لە پۆندەکان چەند بەنداوی بچووک و مامناوەند تەواوکراون. کاریش لەسەر دووبارە سوود وەرگرتنەوەیە لە ئاوی قوڕس بۆ ئەوەی بە هیچ شێوەیەک مەترسی بۆ سەر ئاسایشی ئاو نەبێت لە هەرێمی کوردستان.